من بە دیدگای من ئێمە شتێکم وت ئەو کواڵیتیەی ئەو ستانداردەی ئەو پێوە و پێودانگانی کە دەمانەی بۆ وەزارەتی خوێندنی باڵا ئەبێ خوێندنی باڵا خۆی ئەسەسمنتێکی تایبەتی بەخۆی هەبێت ئەبێ زانکۆ خۆی پێوەری خۆی دیاری بکە هەموو ئەوانەی کە هاتوون و ڕێک ئەڕۆن ناو زانکۆکانەوە بۆ لێشاوە زۆرەکە هەیە ئەمە کارەسات دروستەکات ئەمە ئەو زۆری بڕوانامە و زۆری خەریج و زۆری بێکاریە دروستەکە کە هەیە پێویستی بەڕێخستنەوە هەیە بۆی بتوانین پەیوەندیەک لە نێوان وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە دروستکردنی ئەمریکا بە دروستکردنی پێوە و ستانداردی هەردوو تەرافە بێ بۆی بتوانین ئەوە بکەین وەکو تیشتین خوێندنی پیشەی و تەکنیکی و ڤۆکەشنەڵ زەڕوڕەتێک لە دواخستن نهاتووە پێویستمان بۆی خوێندنی تەکنیکی لە هەرێمی کوردستانە پێش بخەین خوێندنی پیشەی لە هەرێمی کوردستانە پێش بخەین پێشی نەخەین هەموو وەکوتم دێتە زانکۆکان لە زانکۆکان لە ڕەسەر جادە و لە جادەش ناتوانێت ینی زانکۆکان ناتوانن ئەو سکیڵانە دروستکەن کە بازاڕ ئەهەوێ ئێمە ئیشی زانکۆکانی ئێمە ئەوەیە گە بتوانێت قودرەتی هەبێەوە بە شێوەیەکی باش سەیطرە و کەڤەری بکە ئەتوانێت ئەو پەیوەندیە دروستکە لەگەڵ بازاڕی کاری کوردستانە بەڵام لەسەر بەرەوەی ڕێژەی خوێندکار و قوتابی زۆرە ئەمساڵ 63,000 خوێندکار داواکاری دەرچووە 52,000 داواکاری پێشکەش کردووە تاقەی ئیستیعابی توانای وەرگرتنی زانکۆکانی کوردستان خۆتان سەحافین هیوادارن بێن دیراسە بکەن لە جگە زانکۆکان بڕۆن سیر بکەن 20,000 22,000 زیاتر نابێت بە شەق بە هەزار ئەم لە ئەولا توانیمانە هەر بۆ ئەوی مناڵی ئەم وڵاتە نەکەی سەرجادە چکە وەکوتم ڕوئای من وایە نازەڕێن خەڵکیشی تیان مقابلەی ئەو زۆر وەرگرتنش خراپە بەڵام خراپەیە و خراپتریشێ ئێمە لەنێوان دوو اختیارن سێ اختیار نییە خراپەیە و خراپتریشێ خراپەیەوە هەیە ناچاری هەمووی وەرگری خراپتر ئەوەیە بکەونە سەر جادە و وەریان نەگرن و مستەقبەلیشیان بفەوتێ سەبارەت بە چارەسەرکردنی پرسی ئەو بەڕێزانە وەکو عەرزم کردی من ناتوانم بە بڕیارێکی فۆقانی بیکەم بەڵام من یەکێکم لە داواکاریەکانی پشتیوانەکانیان تعاتفێکی باش لەناو وەزارەتی خوێندنی باڵا هەیە و لەناو ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا هەموو بەراو خوشکە بەڕێزانێک کە لەگەڵمانن متعاتفن لەوەی کە بتوانین بە شێوەیەک پرسەکان بۆ چارەسەر بکەین هیوادارم چارەسەرکردنی پرسەکەش ئێتیهام نەکردین بە شتیتر چونکە داخی گرانم گومان و بێمتمانەیی و چاویلکەی ڕەشسەیرکردنی دنیا و کۆمەڵەشتی کردو ناتوانێت ئینسان بەڕاستی بتوانێت نیەتە باشەکانی خۆشی بۆ کۆمەلگای خۆی جێبەجێ بکە هیچ نەوەت من عەزم کردم 99.1 وەرگیراوە تەنانەوەتونە خشت وەرنەگیراوە ئەو کەمترین کۆنمرەی خوێندنەکان لەلا هەیە لەسەر تەرسیمی کاکە دکتۆر خەتابێکم بۆتان نەخوێنێتەوە ئەو نیگەرانیە بەو حەجمە نییە 7,000 کەس حاڵەتی نمرەکەی کەمە شوێنەکەی بەرزە داوای کردو ئەوان داوامان لێ کردو فرسەتان بۆ ڕەخسانی بێن لە زانکۆکان خۆیان ئاچنە شێوەی هاوشێوەی خۆیانە وەرگیرا بوو لێ وەرەگیرن